سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. شێخ نەهرۆ ڕابەری تەریقەتی کەس نەزانی لە جیهان چەند تێبینیکی لەسەر هەڵبژاردنەکانی عێراق تۆمار کردووە و ڕایدەگەێنێت دەرەنجامی هەڵبژاردنەکان ڕەنگە ببێتە مای شەڕ و کوشتار. ڕێژەی زۆری بەشداری نەکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا پرۆسەی سیاسی دەخاتە ژێر مەترسی لە دەستدانی شەرعیەت و ناڕەزایی دەربڕین لە ئاستی هەڵبژاردنەکان و ڕازی نەبوون بە ئەنجامەکانی. ئەوە ژوا دەکات ڕەنگە هەندێک کەس دانی پێدا نەنێن. ئەمەش دەمانخاتە بەردەم ئەو مەترسیانەی دواتر دێنە پێشەوە لەو ڕۆژەوە داوای لە زانایان و بیرمەندانی گەلی عێراق کردووە هەوڵی نەهێشتنی کەوتنەوەی ئاگری فیتنە بدەن. حەسەن سەلمان بەڕێوەبەری فەرمانگەی پەیوەندی و ڕاگەیاندنی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت هیچ فشارێک ناتوانێت گۆڕانکاری لە ئەنجامەکانی هەڵبژاردن دروست بکات. ڕوونیشی کردەوە دوای دەستکردن بە ژماردنەوەی دەستی گۆڕانکاری لە دەرەنجامەکان دروست بوو کە ئەمە کارێکی سروشتیە، بەڵام کۆمسیۆن ناچتە ژێرباری هیچ فشارێکی سیاسی. باسی لەوەش کردووە دەرەنجامی 8547 وێزگەی دەنگدان لە تەواوی پارێزگاکانی عێراق تا ئێستا یەکلا نەبوونەتەوە و نەنێدراوەتەوە بۆ کۆمسیۆن. لە خوێندنگەیەکی سنووری ئیداری ڕاپەڕین 16 مامۆستا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و بەگشتیش لە سنووری ئەو پەروەردەیە 36 مامۆستا هەڵگری ڤایرۆسەکان. باوتەی بەرپرسێکی تەندروستی ئەگەری هەیە کۆرۆنا زیاتر تەشەنە بکاتەوە، بەڵام ئەوەی مەترسیە خەڵک بێباکەوە ڤایرۆسەکەش زۆر بە خێرایی دەگوازرێتەوە، ژمارێک لە توشبوانیش تەندروستیان ناجێگیرە. لەو زانیاریانەی ئاشکرا کراون لە هەفتەیەکدا 18 کەس لە سنووری ئیداری ڕاپەڕین بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە. دوای لێدوانەکەی سەرۆکی تورکیا بەوەی چیتر لە بەرامبەر ئەو هێرشانی لە باکووری سووریا ڕۆژاوای کوردستان دەکرێتە سەری هەزەکانی تورکیا ئارامگریان نەماوە. بەشێک لە شرۆڤەکارانی ئەو وڵاتە پێیان وایە لە ماوەیەکی نزیکدا تورکیا ئۆپەراسیۆنێکی سەربازی نوێ ئەنجام دەدات بۆ سەر ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.